ئەمن و ئیستیخباراتی ناوچەی ئۆتۆنۆمی لەلایەن کوردەوە خۆیەوە دابنرێ ئەوش وتوێتی اینجا ئێوە ئۆتۆنۆمیەکی واتان بینیوە لە دنیاە تۆش پێ وتووە ئەی کەسێک ڕژێمێکی وەکوی ئەوەی بینیوە لە دنیاە و ئەمە جگە لەوەی کە بە دوور و درێژی باسی ئەو گفتوگۆی ساڵی 91 ئەکادووە باس لەوە ئەکات کە چۆن لە ئەو زەخمەی کەم کردەوە کە بۆ گەلی کوردە بوو زەخمی و تەعاتف و ئەو لایەنگیرەی کە بۆ کورد دروست بوو لە کاتی کۆڕەوە گشتەکەیە بەڵێ بە گشتی ئێستاکە دیسانەوە هەر لەسەر لە چوارچەوەی مەسەلی گفتوگۆ لەگەڵ ڕژێما بمێنینەوە لەم ڕۆژانەدا سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان مەسعود بەرزانی چاپێکەوتنێکی لەگەڵا کراوە لە ڕۆژنامەی تورکش دەیلی نیوزدا بڵاو کراوەتەوە لەوانە بەرزانی دیسانەوە باس دەواکات کە لەگەڵ ڕژێمی عێراقا گفتوگۆیان بەردەوامە و بە پێچەوانی ئەم قسەی تۆوە کە ئاڵی ئەبێ گفتوگۆ لە جێیەکی سێمین بێ ئەوڵێ چارەسەری کێشەی کورد تەنها لە بەغایە و لە جێگەی شتر نییە و لە زۆر شوێنیش ئەم شتە لەلایەن پارتیەوە دووبارە ئاکرێتەوە جا تۆ پێت وایە ئێستاکە کامیان ڕێک ناکەون ئایا پارتی داوای مەکاسب و دەستکەوتی زیاترەکات یاخود سەدام حوسێن ناوێ ئەو ڕۆڵە بە پارتی دیموکراتی کوردستان ببەخشێ ڕژێمی سەدام حوسێن سیاسەتیان خۆ دەزانی یعنی هیچ گۆڕینی ئەگەر ئێمە بکرێنەوە ئەڕوخێن میسالی شاشە بۆیانە شای ئێران چۆن تۆزێکرایەوە ڕووقا لەبەرەوە ئاوا داخراوە ئەوکو خۆیەتی ساڵ بە ساڵ خراپتر و مێشکی هەموو دنیا ئێسم باسیەکە مەسەلە ئێمەنی لەبەرەوە ئێستا چه پارتی چهار حیزبێکی کە چوو بێ و گفتوگۆ بکەوە بچێ بڵێ لە بەغایە حەل بەڵێ منیش ئەڵێم حەل ڕۆژێ لە ڕۆژان ممکنە مادەم ئێمە فیدراڵیمانەوێ یا لەوە زیاترمان ناوێ خۆ من داوای دەوڵەتمان نەکردووە دەبێت ڕۆژێ لە ڕۆژان لەگەڵ بەغا بەڵام کام بەغا ئالەویا بەغای سەدام حوسێن سیاست سەدام حوسێن من قەناعەتم وایە بەو عەقڵەتەی کە من دیومە و کە ئێستاژەی بیسین قابلی گفتوگۆ نییە و ئەگەر هەر حیزبێکی ئێستا بچێ خزمەتە بۆ ئەو زەرەرە بۆ کورد کوردەکە زیاتر ئەکا بە دوژمنیەک تەفریقە زیاتر ئەکان ناو کووردا و زۆر شتێکی خراپە و کورد زەرەی لێکە و سەدام حوسێنی حسابی حیزبێکی بووەکە حسابی کوردی بۆ ناکە ئەزانێ چێ تەمسیلی چیەکە ئەم لەم منطقەیە ئەو لەو منطقەیە کوردێکی زۆری تریشێ نە لەگەڵ ئەمە نە لەگەڵەوە لەبەرەوە گەر حسابیشی بۆ بکە و شتیشی بداتێ بەشی حیزبێکی داتێ کە کەڵکی ئەوەی نابێ ڕووی نایە ئەو حیزبە لە هیچ شوێنێ دەریخە لەبەرەوە هەرماوەتەوە شتەکە نەگەیشتوت نەجیوە ناگاتە نەتیجەیە و بەلای منەوە چاکترین ڕێگا ئەوەیە کە بە پەلا ئەو پەیوەندیانە نەمێنن ببڕن لەگەڵ ئەم ڕژێم بۆ تایبەتی لەگەڵ ڕژێمی بەغا وەک پەیوەندی کورد و کورد بکەن لە باتی ئەوە من بچم لەگە بەغاڕێکم بۆ لەگە کوردەکە ڕێناکەەوە بۆ بینی خۆیان ڕێناکەمەوە خۆ قابلە خلافی بارزانانی و تاالبانی خۆ زیاتر نییە لە بارزانانی و سەدام حوسێن یا لە تاالبانی و سەدام ئەمە سەیرە ئەمە خەڵق مێشکی تێکشووە لەوەی کە ئەیبینێ لای ئێمە لەبەر ئەوە ڕێی ڕاست ئەوەیە تۆ بە یەکەوە ڕێکەون لەگەڵ هەموو حیزبەکانیش نەک دوو قۆڵی کەم ئەیدی دوو قۆڵیش نیمش کە دوو قۆڵی کە ڕێک بن حیزبە بچووکەکانی تر و خەڵقەکەی کەوتەژێ بەناوی کوردەوە شتکان نەگە ئێران نە لەگە تورکیا نە لەگە عێراق نە لەگە خارجیش چکە هیچ حیزبێت تەمسیلی کورد ناکە کورد بریتیە لە میلەتێکی پار و فراوان پەرلەمانێکمان هەبوو ئەگەر بمایە بەڵێ با پەرلەمان بیتوانێت هەشتێکی وا بکە ئەگەر بیویستایە بەڵام ئەوەی کە ئەکرێ زۆر خراپە زۆر زەرەرە و بە تایبەتی کە نەهێنی ژەکرێ من دائیمە لە کاری نەهێنی زۆرە ترسم چکە کۆن ئێمە هەندێک شتی نەهێنیمان کرد زۆر زەیشمان لێ کرد و کەسیش نەیزانی چی کراوچین و هێمە جارجار هەندێکی لێ دەرەخین لە بلاولەولا کاری نەهێنی ئەگەر کارێ باش بێ بۆ نەهێنیە بۆی شاریتەوە ئەگەر کاریی باشە دێت ئەوە ئەعلانی کە بڵێ من لەگەڵ حکوومەت ئەمەمەوە هەیە با هەموو عالم بزانی و کوردیش ڕێی بدا و حەقیشێتی کورد حەقی هەیە کوڕ ڕێی بدا بەڵام کە نەهێنی بوو دایمە پیاو لێترچێت چونکە هەموو کارێکی نەهێنی لەبینی یەکێکی بەهێز و یەکێکی لاواز بێگومان بۆ ساڵحی بەهێزەکە ئەبێەوە لە پرفێڵێکە لێەکە هینەبی و دائیمە ئێمە لاوازەکە بووین لەبەرەوە من ئەو شتانم پێخراپە و ئەو قسەیە ئەڵێ لە بەغا حەلەبێ بەڵێ بەڵام کام بەغا ئالەوێ خلافە گەورەکەیەتە پێ بێنە سەر ئۆپۆزیسیۆنی عێراقی بەگشتی و ئۆپۆزیسیۆنی کورد بە تایبەتی ئێستاکە بە بۆچوونی تۆ ئۆپۆزیسیۆنێک هەیە بەنای ئۆپاڵێن بۆ قۆناغی دوای سەدام حوسێن پێویستە ئێمە پرس بە گەلی عێراق بکەین دەربارەی دیاریکردنی چارەنووسی گەلی کورد ئایا شتێکی وا لە هیچ شوێنێکی جیهانە بووە زۆرینە لە وڵاتێکە بڕیار لەسەر چارەنووسی کەمینە بدات نەخێر ئەوە ڕاست نییە بەڵام
بەشی یەکەم لە پرسیار بڵێ ئۆپۆزیسیۆنی عێراقی هەیە بەڵام پارچە پارچەن بەداخەوە یەک نین تأسیری ئەم دەوڵەت و دەوڵەتیشان لەسەرەوە هەنج مەشاکلیان هەیە وەکو ئێمە بەڵام ئەوەیە تفەنگەکەی پێێنی و لە دەرەوەی و یەکدی ناکوژن تۆزێ فەرقی هەیە ڕێگنین یەکنین یەکدەنگ نین لەبەرێسا ئەو بەتاڵیە گەورەی کە ئێستا هەموو عالم باسی عێراقەکە بەڵام صاحب قەزیەکە کە ئۆپۆزیسیۆنە ضعیفە لاوازە ضعیفە هەر یەکە دەنگێکەکە لەبەرەوە لاوازن بەڕاستی وە تاسیریەوە لە کوردیش کردووە ئەو شەڕەی کوردیش تاسی لەوان کردووە وەزعی لاوازی ئەوانیش تاسی لە ئێمە کردنی پاش شەڕەکە ئێمە خلافیان نەبوو هەر خۆیان خلاف و مەشاکلیان هەبووە ئەو ئومێدەوارین بتوانن ئێمەش هەوڵی تیا بدەین کە حەل بێت چونکە بۆ ئێمە باشە گەر ئۆپۆزیسیۆنێکی عێراقی بە قووەتی نیشتمان پەروەری ڕێکوپێکە بێ و اعتراف بە مافی کوردی شکاوێ گومان قسەی دووهەم قسەیەکی ناڕاستە من لە هەموو کۆبوونەوەکان کە لەگەڵ ئۆپۆزیسیۆنێکین و لە کۆنگرەکانی کە کراوە من دائیمە ڕەدی ئەوم داوەتەوە و وتومە ئەمە قانونیان غەڵەتە سیاسیان غەڵەتە و لە ناحی ئینسانیشەوە غەڵەت بۆچی چونکە من مەسیری خۆم قەراریەتم پەرلەمانی کوردستان یا مەجلیسێکە کورد هەڵبژێ ئەو قەرارەدا چی ئەوێ کورد اینجا پاش کتێبێکە کە باسی حەقی تەقدیم مەسیر و مافی چارە نووزەکە مافی کەمایەتی ناتێتە زۆرینە و مەجلیسێ دروست نابێ ئەو قەرار بدەن نا کەمایەتەکە خۆی کە ئەڵێ حق تقریر مەسیری بنفسه يعني خوي قرار دا لو رازنيه دبي كرد خوي بس سجاري بعض لواني اوبوزيسيون لين لما تجي فيدراليين بو بلان با عراق رزقار به مجلس يك هلبجي العراق او قرار باكو فيدرالي ما رازنيه كرد خوي بقرار دا او حقي هيك او حقيني رتيكاتو فيتوي هبه لسري واگر هاتو روجل روجان مجلس عراقي دروزبو فيدرالي ما نبو فرسكين مجلس قوميات ما نبو مجلس نوابش ما نبو مناقشه قضيه كردي كرا او علاقه بأيمه وهبي حقي بيتو ما هبه لو مجلس وكو فيدراليات عالم بو مقدور نبي لو انا تينا جيشون او سبب كشي او شوفينين بعضي كان يعني فكري شوفيني يعني في تسك يعني درباري كرد قرب سري سبب حاله وذليله براكوجيا دينا ما ولا بروا واخوان إثر آوا جار سانا أكل دنيا ليبرتويته هنا كون وانا النبو كما يقول بله لم دعيدا لبريطانيا للندن وزارة الدروي بريطانيا شنجارك كوبونوي بورخسن بو كونغري اجتماعي العراق ولنا أنا دا نينري يكشتش باوركم بجدار بتو أقعد لبو أو باسو خواسانا لسر شي بوا بتايبت أو كوبونوانا وافزار جارية كما دواي بەڵاو بوونەوەی ئۆپۆزیسیۆنی عێراق دێوەکوەزانن لە سیوێکی ئابی ساڵی پار بەدەوە بەهۆی داگیرکردنەوەی هەولێرەوە ئۆپۆزیسیۆنی عێراق بڵاوی شتێکەوە پارچەوە بڵاو بووە اینجا کۆبوونەوانی کە لە لەندەن بەسترا ئێوە ئاگادارن باسی چی کراوەتەیە؟ بەڵێ ئاگادارم نەچوومەتەوان ئەو کۆبوونەوانە نەداوەت کراوم بش کراوە ناچووم چونکە سەبەبەکەیوان پێ نییە ئەو کۆبوونەوان تەنها بۆ ئەوە بووە أم رژیمی بریتانیا گۆڕاوە حزبێک وەختی خۆی حکمی کردو محافزینسا حزبێکی ترە کەوا کارگەرە هەندێک لەو کەسانی کۆ کردوێتەوە نەک هەموو ئۆپۆزیسیۆنیش قسمێکیان کۆی کردوونەتەوە بێگومان بۆ ئەوەی تیان بگەێنێ کە بڵێ ئەوان هێشتا هەر لەگەڵیان و هاوکاریانەکەن و سیاسەتیان نەگۆڕاوە لەو حیزبەکە گۆڕاوە سیاستیان وەکو یەکە و دژی ڕژێمی سەدام حوسێن هاوکاریانەکەین و ومناقشات كراو لبينيان هيج انجامي نبوه پەیوەندی نەبووە بە هەبوونی نەخشەیەک و دەربارەی نەخێر من هیچ نەبیستوە کە هەبوو بێ ولا حزب کوردیەکانیش لە دووەکە دعوت کراون هێشێتی چوو بوو بەس پارتی بۆ هیچ دوو کۆبوونەوە هیچیان نەچوو